هەموو لایەک بەخێر بێن. تەبان ئەمڕۆ ئێمە هاتین بۆ دەربەندیخان بۆ بەسەرکردنەوەی ئەم پەیمانگایە هەممان نەزانین لە کارە ساتەکەی بوومەلەرزەکە شاری دەربەندیخان و زۆربەی ناوچەکانی ئەم دەوروبەرە زیانێکی زۆریان پێگەیشت. ئێمە وەکو وەزارەتی خوێندنی باڵا خۆمان بە بەپرس دائەنەی بۆی بتوانین ئەو دام و دەستگایانەی خۆمان بە تایبەتی ماحەدەکان و زانکۆکانی ئەوەی کە لای هەڵەبجەیە بتوانین تا بۆمان بگرێ چاکی بکەینەوە ئەو زەرورمەندەی کە بەهۆی بوومەلەرزەکەەوە پێگەیشت چاکی بکەینەوە. بە خۆشحاڵیەوە دوای لە ماوەیەکی قیاسیە کە نزیکەی 40 بۆ 45 ڕۆژ بە هاوکاری زۆر بەڵێ سەرۆکی زانکۆ و عەمیدی کۆلیجەکە و بە هەموو ئەندازیارانی ئێرە و بەشی ئەندازیاری توانیمان ئەم مەحەدە ئەم بینایە باش بکەینەوە وای لێ بکەین کە ئێستا گونجاو بێ بۆ خوێندن. تەبان خۆتان نەزانن بینایەکە زۆر تەئسیرێکی زۆر گەورەی تێکرا بوو، بۆیە ئێمە نزیکەی 400 ملیۆن دینارمان لەم بینایە سەرف کرد بۆی جارێکی تر بکرێتەوە. ئەو 400 ملیۆنەش هەر لە داهاتی خودی وەزارەتی خوێندنی باڵا و زانکۆی پۆلۆتەکنیک خۆی دابین کراوە. بۆیە من پێم وایە ئەمە دەستخۆشیە کە توانین لێرە بیکەین بۆ چی بۆ زانکۆ و چی بۆ پەیمانگاکە، چونکە ئێمە سەرباری ئەوەی کە لە وەختێکی زۆر چاکە لە وەختێکی قیاسیە کە تاویان کردوونیان هێش بەشێکی زۆری خوێندنی خوێندکارانمان ڕابوەسێ، هەروەها لە داهاتی خودی خۆیان و داهاتی وەزارەتەکەمان تاویان کردووە. بۆیە من لێرە دەستخۆشیان لێ یەکەم و هیوام وایە ئەم بینایە بتوانێت وەکو هەمیشە خزمەت بە خوێندکارانمان بکات و ئەو بیئەیە و ئەو جەوای بۆ گونجاوی بۆ دروست بکات کە بتوانێت علم و زانستی خۆیان لە پەیمانگاکەیە وەربگرن. بەڵێ ئێمە وەکو ناردنی لیستی موچە لە نێوان وەزارەتەکانە شتێک نییە بە ئیرادەی وەزارەتەکان خۆی بێ، ئەمە ئەتفاقێکە لە نێوانی هەردوو حکوومەتی بەغا و حکوومەتی هەولێر. بۆیە کاتێک کە حکوومەتی بەغا داوای دوو وەزارەتی سەحە و پەروەردەی کرد، ئەو کاتە بەناو داوای ئەوە کردووە. ئێمە لەلایەنی خۆمانەوە هەوڵی ئێستا وەکو وەزارەت هەموو لیستەکان حازرە، بەیانی ئەگەر داوای بکەن ئێمە ئەتوانین بینێرین. دەمێکە هەموو ئامادەکاریەکانمان کردووە، هەروەها پەیوەندی خۆشمان لەگەڵ بەغدا کردووە کە ئەوان لە زووترین کاتە کە دوای تەوابوونی ئەم دوو وەزارەتە ئەو وەزارەتە خەدەمیانەی وەکو وەزارەتی خوێندنی باڵا دەست بەکارون لەگەڵیان. ئێمە خۆی ئەمە ئیشی وەزارەتەکان وەزارەت نییە بزەبت، ئەمە ئیشی زانکۆ و پەیمانگاکە خۆیەتی. من پێم وایە ئەوان ئەتوانن زیاتر ڕوونکردنەوەتانە بێگومان پلانی خۆیان هەیە بۆی قەرەبوو بکرێنەوە و ئەو وانانەشیان نەفەوتێت. ئێمە تعدیلی شەهادەمان هەیە، ئەو تعدیلی شەهادەیە هەندێک بنەمای هەیە، دەبێت ئەو زانکۆی کە بۆی ڕۆشتی بێ زانکۆیەک بێ دامپێنراوە بلانی وەزارەتی خوێندنی باڵای خۆمان. دەبێت ئەو ماوەی کە لەوێ بوو بۆ خوێندنی ماستەر و دکتۆرا، ئەو ماوەی کە بەپێی تعلیمات هەیە دیاریکراوە بۆ ماستەر دیاریکراوە، دەبێت چەندێک لەوێ بۆ دکتۆرا دیاریکراوە. ئەگەر بێت و ئەم مەردانەی تیا بێ هیچ کێشیانی ئێستا تعدیلی شەهادە بە ئۆنلاین شەکل هەر پێویست ناکە سەردانی وەزارەتیش بکەین، هەموو دۆکمنتەکانی خۆیان لە ئینتەرنێت بە ئۆنلاین تەقدیمەکەن و دێتەوە، لەبەرەوە هیچ کێشەی نابێت. بەڵام ئەگەر ئەو مەرجە زانستیانەی تیانەبێ دیارە ئەو کێشەیە چارەسەر ناکرێت، چونکە ئەسڵەن ئەو مەرجە زانستی تیان نییە. سپاس بۆ جەنابی وەزیری خوێندنی باڵا کە ئەمڕۆ تەشریفی هێناوە لێرە لە پەیمانگای تەکنیکی سلێمانی. سپاسی پشگیریەکەین بۆ پەیمانگاکەمان و بۆ زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی. ئێمە بەس تەنها لە ڕوونکردنەوەیەکتان بەمێ لە دوای ڕووداوی بوومەلەرزەی شاری دەربەندیخان. ئەو ڕووداوە نەخوازراوە کاریگەری هەبوو لەسەر بینای پەیمانگای تەکنیکی دەربەندیخان و دەستبەجێ ئێمە چەندین لیژنەمان پێکهێناوە، چەندین لایانی پسپۆڕمان بانگێش کرد بۆ دراستکردنی ئەو زەر و زیانی کە بەر بیناکەمان کەوتووە. خۆشبەختانە توانیمان لە ماوەی کارکردنی فعلی 45 ڕۆژە کارەکان ئەنجام دەین لە 4 بینایە، 2 بەشی ناوخۆیی و بینای کافتریا و هەروەها بینای سەرەکی پەیمانگا. بەڕاستی هەمووی زەرری بەرکەوتو بوو. سپاسی سەرجەم فەرمانبەران و مامۆستایانەکەین ڕاگرایەتی پەیمانگای تەکنیکی دەربەندیخانەکەین، سپاسی بەڕێوەبەرایەتیان دازیاری زانکۆمانەکەین و هەمیشە سپاسی جەنابی وەزیری خوێندنی باڵاکەین و کە بەردەوام لە پەیوەندی بۆ لەگەڵمانە و سپاسی نووسینگەی بەڕێز جێگری سەرۆکی حکوومەتەکەین کە
لە سلێمانی کاکوبات تاالبانی بۆ ئەو پشگیری کە کردێتی بۆ شاری دەربەندیخان و چارەسەرکردنی کێشەکان و هەروەها بە تایبەتی بۆ بەداداچوون بۆ کێشەکانمان لە پەیمانگای تەکنیکی دەربەندیخان پیرۆزبایی لە خوێندکارەکانەکەین کە ئەمڕۆ بەردەوامن لەسەر پرۆسی خوێندن و هەوڵمان نا بە هەمووەمان بێکەوە کە ئەم ساڵی خوێندنیان نەفەوتێت و بەردەوام بن لەسەر پرۆسی خوێندن سەبات بۆ پرسیاری کە کراوە بەڕاستی ئێمە ئەنجومەنی زانکۆ لە یەکەم ڕۆژەوە چەندین کۆبنەوەیمان کردووە و بەرنامەمان داناوە بۆ قەرەبووکردنەوەی ئەو کاتانی کە لە پرۆسی خوێندن لە دەست خوێندکارانمان چووە چی لە تعویزکردیان بە محازەراتەکانیان بە بەوانەکانیان ئەوە تا بە کاتی تاقیکردنەوەکان لەبەرەوە من داواکەم لێرەوە لە ڕاگری پەیمانگاش چەند و تێک پێشکەشکات بۆ میدیا فەرموو دەستخۆشی من زۆر بە خیراتنی جنابی وەزیری خوێندنی باڵا کاک دکتۆر یوسف گۆران لەگەڵ بەڕێز سەرۆکی زانکۆی پۆلیتێکنیکی سلێمانی کاک دکتۆر ئالان جناب تەنانزانن میدیا هاتن ڕۆژ بە ڕۆژ ڕەنگە لەگەڵمان بوو بێتن بۆ ئەم بۆ مەلەرزەی کە دای لە دەربەنیخان بە تایبەتی پەیمانگاکەمان زۆر زەردێکی زۆری بینی ئێمە دەستخۆشی لە حکوومەتی رێم و لە کارنێچیر کە هاتن بۆیرە لە بەڕێز کاکوبات تاالبانی لەگەڵ مەکتەبەکەیە کە بەردەوام لەگەڵمانە بوون کاکوبات خۆی مەکتەبەکەشی زۆر بەڕێز وەزیری خوێندنی باڵا بەردەوام لەگەڵمانە بوو لە سەرخەت لەگەڵ من و کاک بەڕێز دکتۆر ئالانە سەرۆکی زانکۆی پۆلیتێکنیکی سلێمانی بەڕاستی لێتە ناشارین و ئەگەر ئەمکانیاتە نەبووە ئەمکاناتی وزارەتی خوێندنی باڵا و لەگەڵ سەرۆکایەتیە بەڕاستی نەمانتوانی چکە بارێکی زۆری تێچووە ناکرا بەم شێوازە دەوام بکەین و لەخوا بە زیادی لە ماوەیەکی قیاسی زۆر باش توانیمان خوێندن بگەڕین و سەر ڕوتی خۆی و بۆ تعویزکردنی ئەو ماوەش کە لە دەستی خوێندکاران چووە ئێمە امتحاناتمان یەک تۆز بردوێتە دواوە بەقەد ئەوەی کە حساباتیشمان کرد لە ئەنجومەنی پەیمانگا قەرارمان لەسەر دواوە امتحانەکان دوا بخەین چەند هەفتەیەک دوای خەین و بەبێ ئەوەی هیچ زیانێک بکەین و لە کاتی خۆی ئینشاءڵڵا امتحاناتی کۆرسی یەکەم و کۆرسی دووەمیش ئەکەین من ئەلێرە عفوا من ئەلێرە جێی خۆیتی بەڕاستی زۆر دەستخۆشی لە بەڕێز وەزیری خوێندنی باڵا بەڕێز دکتۆر یوسف بکەم بۆ ئەو هەموو احتیمامەی بە ئێمەی داوە زۆر هیلاکون بەڕاستی لەگەڵمانە زۆر ئەگەرەمان نەبوویان خوێندنمە پێ ناکرا و هەروها لەگەڵ بەڕێز کاک دکتۆر ئالان کە زۆر هاوکارمان بوو لە چاکردنەوەی ئەم پەیمانگایە من دووبارە بە خێراتنی جەنابی وەزیرەکەم لەگەڵ کاک دکتۆر ئالانە و ئێوەش بەخێربن بەسەر چاو